بینەرانی ئازیزم کاتتان باش جاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزین من و هاوڕێم ڕەحمان حسێن زادە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتری ڕووداوەکانی هەفتە. ئەمڕۆ ڕۆژی 2 ماشە بەرنامەی پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت. ئەم بەرنامەیە ڕۆژی 1 ماش تۆمار کراوە و ئێستا بەرنامەی تۆمارکراوە کە پێشکەشی ئێوە ئەکرێت. ئەم کاتت باش ڕەحمان، دەوارم ڕۆژێکی باشە بووێ. زۆر سپاس دەکەم. ئەم کاتەی تۆش شاد و هەروەها سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. فەرموون. هەر بژیت. ڕەحمان، وەک بڕیارماندا دوو باسمان هەیە بۆ ئەمڕۆ و هەردوو بەهسەکەش تایبەتە بە ئێران. یەکیشان تایبەتە بە نشێوی لە جاتی لوتکە ئێمە پێمان باش بوونای بنێن نشێوی جۆرجتاون و کێشەی هیجری موحتەدی. ئەمە بەشێکی بەرنامەکەمانە کە بەشی دووەمی بەرنامەکەمانە، بەڵام بەشی یەکەمی بەرنامەکەمان سەبارەت بە ڕووداوێکە کە ئەمڕۆ لە ئێرانە تقریبا سۆشیال میدیا و تەواوی میدیاکانیشی پێوە مەشغوڵە. ئەویش ژاراویکردنی کچانی خوێندکارە لە خوێندنگاکانی ئێرانە. تا ئێستا ئاماروشتەکان بڵاوە بێتەوە، دیاردەیەکی ترسناکە و ماوەیەکیشە بەردەوامە. پێم خۆشە بەوە دەست پێ بکەین و بپرسم لە تۆ کە باشتر و ورتر شوێن ئەم ڕووداوە کەوتویت و هەواڵەکانت تاقیب کردووە، ئەبعادەکانی ئەمە چییە و چی لێ خوێندرێتەوە؟ چۆنە تا ئێستا تا چ ڕادەیەک بۆ ئەمە ئاوا بۆ بە دیاردێکی وا بەرجەستە؟ بەڕاستی ئەهێنێ کە ئاوا زەغ بکرێتەوە و باس کرێت؟ بەڵێ، یەکەمەوەی بەڕاستی زۆر کارەساتێکی دڵتەزێنە کە زۆر بەرنامە داڕێژراو ڕاستەوخۆ لەلایەن دەوڵەتی جمهوری ئیسلامی و لە منە پرسی ڕاستەوخۆ لەلایەن ئەوەی مەشهورە بە بەیتی ڕەهبەری خامنەیی و سازماندراوە، خۆیان پرۆپاگەند دەکەن کە گویا ئەمە گروپایەکی خودسەر کە کاتی خۆی 5-6 ساڵەوە پێش خودی هەرم خامنەییە وتی ئەو گروپە زۆر متعهد بە ئیسلامانە لە بازجەیەکە خودسەرە توانن بۆ دفاع لە ئیسلام بێنە مەیدان، حتا ئەگەر ئەو قسەیەش بێ هەر بە دەستوری ئەوانە کە لە دژی ناویچینان ئاتەش بە ئیختیار پێماوێت. بەڵێ نێوینان بەڕاستی لە بیرە بچبەوە نێوی نابوون گروپی ئاتەش بە ئیختیار بە ئیختیاری خۆیان لەش کوێیاکا بێنە مەیدان. ئەمەش ئێستا ئەوەیە نەگەوەی و گروپانە بیکەن، بەڵام ڕاستەکەی ئەوەیە بەرنامەیەکی زۆر داڕێژراو هەم لەلایەن دەوڵەتەوەیە و هەم لەلایەن بەرحاڵ سەرۆکی جمهوری ئیسلامی کە خامنەیی و دەست و پەیوەندەکانی بێ داڕێژراوە لە دژی ئەساسەن بەتایبەت ئەو خوێندنگانەی کچانە کە بە قەولی ئێمە پیانەڵین نەوجەوان لە عمری مەسەلەن 11 و 12 ساڵ بەرەوژوو تا عمری گەنجیەتیانە، یعنی هێشتا کوونێ بەشێک ئەو گەنجانن نەچوونەتە زانکۆکان، تازە دوێنەکە و ئەمڕۆ ئاسەواری هەرم ژەهراوی کردن یا ئەو جەهادی کیمیاوی کە تۆ نێوە ناوە پای کێشاوەتە زانکۆکانیش. ئەماڵان نزیک 100 ڕۆژە، یعنی زیاتر لە 100 مانگە ئەم بەرنامە داڕێژراوە کارەبارە. بەڵێ لەو کاتەوە بۆ یەکەم جار حتا ئەوەڵین نیشانەکە لە شارێکە بە نێوی شاری کاشان ئەو وەختە زۆر بە حساب نهات، زۆر کەسی پێ حەساس نەبوو، بەڵام ئەوەی تر دەنگی داوە لە شاری قومەوەیە کە شارە مەسەبە ئەسڵیەکەیە، کێشاویەتە تاران و زۆرێک لە شارەکانی دیکە کەڵام من لیستەکەیم لە بەردەست نییە، بەڵام زیاتر لە بینی 20 تا 30 خوێندنگای کچانی کە وتم ئێشتا پێش زانکۆن کەوتونەتە بەر ئەم هێرشی کیمیایی کردن و ژەهراوی کردنە. هەتا ئێستا تەبخی ئامارەکان 650 کچ لە خەستەخانەکان لەژێر چاودێری پزیشک و دکتۆرەکانن. بۆ ئەم کارە ئەکرێ
حقەتەکەوێت تەواوەن ڕەبتی هەیە بەم خرۆشە شۆڕش جێرانە جەماوەریەی کاڵان زیاتر لە 5 مانگە لە ئێرانە هەیە و بە تایبەت لە دەستپێکیە هەموو کەس ئەزانێ کچان و ژنان هێزی بزوێنەری ئەسلی ئەم خرۆشە جەماوەریە بوون و بە تایبەت هەر ئەم خوێندنگایانەی کە لە عمری 12 ساڵ بەرە و 16 ساڵ و 17 ساڵوانە کچانی تیابوون یەکێک لە مەکۆ ئەسڵیەکانی هەستانی ئەم خەباتە جەماوەریە بوون. زۆر جار دیومانە هەرم گەنجانی عمری 11 و 12 و 13 ساڵ لە مەدرسەکانە هاتنە دەرێ بە شعاری مەرگ بەر دیکتاتۆر و مەرگ بەر خامنەیی و ئەم حکوومەتە بێ بڕوا ئاهاتنە مەیدان چونکی عمریشیان لە خوارەوە بوو. بەرحاڵ وەکو گەنجانی زانکۆوانە نازانی بیان گرن بیان بەنە زیندان بۆ معنایەک گیری کردبوو جمهوری ئیسلامی بەدەستیانەوە و زۆر لەم نەسڵە نیگەرانە. ینی لەوە لە کاتی خۆ لە کاتی خۆ پیشاندانە ئەم چەکەیان لە بەرامبەرە بەکار نانی ینی مەبەستەوەیە کە مەسەلەکە بۆ ترساندنە مەژغوڵکردنە. مەسەلەکە چەند شتە یەکەمەوەیە عاقبەت یەکەمەوەیە بڵاوکردنەوەی تۆوی ترس و تۆقاندن عاقبەت بۆ ئەم نەسڵە لە گەنجان کە تازە پێک دێن و واردی هەم خەباتی سیاسی کۆمەڵایەتی خوێندن ئەوە بە ملیۆن ئینسانی گەنج و تازە لاوی ئەو کۆمەلگایان بۆ ترساندنی ئەوان بۆ ترساندنی خانەوادەکانیان و بەڕاستی ئەم جەریانی ئیسلامیە تاڵبان لە ئەفغانستان بە ئاشکرا و ڕۆشن ئەڵێ کچان نابێ بێنە مەدرسە دەرگای زۆرێ لە قوتابخانەکانی داخست و ئەوە دنیا لەو بابەتەوە لەژێر چاوەدێریایەتی ئەبینێ. ئەمان ناتوانن ئەوە بکەن لە کۆمەلگای ئێرانە کە بڵێن نەخێر کچان و لەو عمرەدا نابێنە مەدرسە بەم جۆرەیانەوێت دڵە ڕاوچێ ترس بنێنەوە بۆی خانەوادەکان بنەماڵەکان بەڵحاڵ ئەم نەسڵە لە گەنجەکان نەنێرن بۆ خوێندن. ینی بە نەزەرم بۆ معنایە زۆر ئستراتێژیکەن ئەیانەوێ بەری خوێندن و هاتنە مەیدان و هاتنە نێو ساحەی سیاسی و هاتنە نێو کۆمەلگا و هاتنە نێو خوێندنگا لەم نەسڵە زۆر بەجۆش و خرۆشە پرشورە بگرن. ینی بۆیە مەبەستی تەواوەن سیاسیە مەبەستی بەربەراکانی کردن لەگەڵ ئەم نەسڵ جوانەیە بەم جۆرە ترساندنی ئەوان و ترساندنی خانەوادەکان و چونکی خۆی ترساوە خۆی لە هێزی ئەم نەسڵە لە گەنجانی ئێران ترساوە لەم خەباتە جەماوەریە بەم جۆرە دەستیان بردووە بۆ ئەم کارە ساتە دەستیان بردووە بۆ ئەم کیمیاییکردن و گازی بەحاڵ نەخۆشخستن و بێهۆشکردن و بەحاڵ ناڕەحەتکردن کە لەم ماوەدا بینراوە والعان بۆتە نیگەرانیەکی گەورە بە سەطحی کۆمەلگاکەدا چونکی لەلایەکەوە دەوڵەتێکی جنایەتکار و حکوومەتێکی جنایەتکارە خۆی بە ساحەبی ناکە ئەوڵێ ئەو سەرەکەی ئەڵێ گروهی توندرە وایان کردووە خەریکەن حتا ئەڵێن ئەمە گروهایەکی توندڕەوی ئەفغانستانی کە هەزارە مەشهورن خەریکن بەوانی وەسڵەکەنەوە حتا بۆ تەفرەقە دروستکردن بۆ دوژمنی دروستکردن بینی خەڵکی ئەفغانی دانیشتووی ئێران و خودی خەڵکانی عادی دیکەی کۆمەلگاکە دەنەچە ئەم مەبەستە جنایەتکارانەیان هەیە بەدەستیان بردووە بۆ ئەم شێوە لە کار کە پێیان وابووە زاهیرەن بەم جۆرە ناکرێ بەربەرەکانیەتیان لەگەڵ بکرێت بەڵام هەر ئەڵان ئاسەواری ناڕەزایەتی دەربڕینی گەورە لەلایەن بنەماڵەکانەوە لەلایەن کۆمەڵانی خەڵکەوە خەریکە وردە وردە زیاد دەکا و هەر لەمەشە پێم وابێ کۆماری ئیسلامی سەری لە بەردەکەوێت سەری لە دیوارەکەوێت بەڵامی تر بە قیمەتی ئەم ناڕەحەتیە گەورەی کە خەریکە بۆ کۆمەلگای دروست زۆر جار کە ئەم سیاستانەی جمهوری ئیسلامی ئێرانە بینی جاری وایە ینی وایەتە بەرچاوت کە ئەسڵی مەسەلەکە تەنها سەرکوت نییە بە جۆرێک دوژمنکاری لە بەرامبەر ژنا کۆکردنەوەی هێزێکی پەرشوبڵاوە کە
لە سایەی جمهوری ئیسلامی ئێرانە ئەوەنە ساڵە پەروەردە بووە و ئێستا بێئومێد بووەوە خەریکە بە جۆرێک دەست بەرەیە لەوەی کە پشتیوانی لە جمهوری ئیسلامی بکە. ینی بەو ئەندازەیە کە ژنان لەسەر جادەکانە پەچە فڕێدەن ئازادی نیشانەدەن بە جۆرێک ئەمە کاریگەری زۆر سلبی و نێگەتیڤە کاتە سەر معنەویاتی ئەو هێزانەی کە لە پشتی جمهوری ئیسلامی وەستاون ئەم هێزە دڕندەیە کە خودی جمهوری ئیسلامی پەروەردەی کردووە. ئەم بابەتە هەنگاوانە ینی هەر مەسەلا وەنیە کە دوژمنەکە یاخود ئەوەی دوژمنی جمهوری ئیسلامێکە هەمووی خەڵکی ئێرانە سەرکوت بکە بە جۆرێک کۆکردنەوەی دۆستەکانێتی بە جۆرێک کۆکردنەوەی ئەو دەستپەروەردانەی خۆیەتی کە ئەساسەن لەزەت و خۆشی و بگرە جۆرێک ئومێد لە سەرکوتی لەم بابەتەیە ئەبینن. یعنی هەستەکەی سیاسەتێکی دوولایەنەیە هەر بە تەنها لە ترسی ڕەنگە خۆشان نەبێ بەشێک کۆکردنەوەی ئەو باڵ و بەشانەیە کە خەریکن بێئومێد دەبن لەوەی کە جمهوری ئیسلامی ئێران کاریشی پێ بکرێت. بەڵام ئەوەی کە تا ئێستا معلوم بووە لە قسەکانیشە کە باسەکرێەوەی کە من متابعەم کردووە هەنێک ئیشارە دێنەوە ئاماژە دێنەوە لە قسەکانی خودی خامنەئیە بۆ نمونە لە جێگای گوتێتی ئێمە پێویستمان بەوەیە ئەم قسانە تەمێ بکەین تەمەیان بکەین زیندانیان نەگرین تەمەیان بکەین. لە شوێنێکی کا وتێتی پێویستەکە بیرروبۆچوونەکانی میسباح یەزدیان فێرکەین بەو منهەجەی میسباح یەزدی هینیانکەین. میسباح یەزدی یەکێکە لەوانە کە دوژمنکارانە لە بەرامبەر خوێندنی کچانە ڕاوەستاوەتەوە خوێندنی کچانی پێما بێ هەر ئەوە کە ئاسان ڕەتێکاتەوە لێ سەند ژنان وە کچان بۆیان نییە خوێندن بخوێنن یاخود بێنە مەدرسە و ئەوانە بەم جۆرە ئەم قسە و باسانە کراوە لەلایەن خودی خامنەئیەوە بۆیە وا ئەبینرێکە ئەم شتانە و ئەم پێشینانە ئاماژەیەکن بۆ ئەوەی کە بەشێک ئەگەر بەڕاستە و خۆش لەلایەن دەستگا سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە ئەنجام نەدرابێ مەسەلەن تەکلیف نەکرابن دەست و پێوەنەکانی دەستگا سەرکوتگەرەکان کەم ڕۆن ئەم کارە بکەن زەمینە فەراهەم کراوە ڕێگە خۆش کراوە بۆ ئەوانەی کە پێیان خۆشە ممارەسەی ئەم جۆرە لە تاوانکاری بکەنوانە کارەکانی خۆیان بکەن و وەکو بەرزێکی بارانیش بۆی دەرچن هەر بەیەکێک لە بەڵگەکانی دیژەوەیە کە وەکتوتە 100 ڕۆژە ینی 3 مانگ زیاترە 3 مانگ و 10 ڕۆژە ئەم ڕووداوانە هەیە بەردەوامە دووبارە بێتەوە شاری تر ئەگرێتەوە جێگای تر هەتا دێ ژمارەی ئەوانەی کە بەر ئەم هێرشانە ئەکەون زۆرتر ئەبن بەڵام لەگەڵ هەتا ئێستا هەتاکو بەڵگەکانیش بڵاو ناکرێتەوە بگرە من بیستم هەندێک لە خێزانەکان و بڵێن دایک و باوشی ئەم کچانە قسەیان کردو لە سوۆشیال میدیایان نووسیویانە یەکێک لە سەرکردەکە کاربەدەستانی جمهوری ئیسلامی هەتا باسیەوەی کردووە کە ئەم جۆرە کارانە کە ئەکرێت تەبلیغکردن لەم جۆرە بڵاوکردنەوەی ئەم هەواڵانە حکمی زیندانی شەلاق و چوزانم حەبسی تەعزیری و لەم بابەتەشتانەی هەیە یعنی بە جۆرێک هەڕەشەشی کردو لەوەی کاگەرام کارانە بکرێ ممکنە لە بری ئەوەی کە نەکردتەنها مناڵەکانیان ناپارێزن نەکردتەنها تحقیق ناکەم بزانن ئەسلی مەسەلەکە لەکوێوە هاتووە نەک دەستگاکانی میدیا بۆیان نییە کاری تحقیقاتی خۆیان ئەنجام بنوانە هەتاکو کە سوکاری ئەم کچانش کە ئەگەرم هەواڵانە بڵاوکەنەوە سزا ئەدرێن لە بری ئەوەی کەەوە دەستگەی بکرێن یاخو یارمەتی بدرێن. هەروەک ئیشارەت بکرد نەکرد ئامانجی دوولایەنەی هەیە جمهوری ئیسلامی لەم کردەوەیە بە نەزەرم ئامانجی چەند لایەنەیە بەشێکی ئەوەیە خانەوادەکان خودی ئەو نەسڵ لە کچان بترسێنێ لەوەی بێنە خوێندنگەکان و دەرز بخوێنن بەڵام پرسیارەوەی بۆ 2 ساڵەوە پێشەوەی ناکرد 4 ساڵەوە پێشەوەی ناکرد 5 ساڵە پێشەوەی ناکرد مەسەلەکەوەیە ئەوە هی لەو ئامانجەی هەیە جمهوری ئیسلامی و جەریانی ئیسلامی حاکم لە هەر جۆیەک واقعاً پێی خۆشە ژنان نەبخوێنن نەبێنە خوێندگاکان نەبچنە زان کۆکان نەبێنە نێو کۆمەڵگا و لە ئیدارات و لە مەعامل و لە کارخانەکان کارێ بکەن ئەوە ڕاستە بەرحاڵ بەڵام بەسەریانە داسەپاوە بە تایبەت لە کۆمەڵگای ئێرانی دوای شۆڕشی ساڵی 57 بە هەموو توندڕەوی ئیسلامی خۆشیان نەیانەتوانی بەری ئەوەی بگرن کە ژنان و کچان و بێنە مەدرسەکان و بچنە
دانشگا و ئەوە یا لە بەشی جۆراجۆری کۆمەڵگایە کاریان بێ ئیشیان بێ ئەمەیان ئەیانزانی بۆ ناکرا کۆسپوتەگەرەی زۆریان دروست کردووە کە لەوەی ژنان بە باشی نەتوانن لە هەموو هەڵس و کەوتی کۆمەڵگایە دەخاڵەتیان بێ بەڵام ئەوەی بۆ لەم دەورانەدا وا ئەکەن لە پێشە یەکێ لەلایەنەکان یەکێ لە ئامانجەکانیان هەرە و بربەرەکانەیەکی سیاسیە ئەزانێ ئەم نەسڵە و ئەم نەسڵە لە کچان زۆر پشۆرن زۆر خەباتکارن لەم خەباتی ئەم 4-5 مانگیان نەقشیان بووە دەنەچە ئەوە بەشێکێتی بەشی دووەمەکەی ئەوەیە کە نێنە خوێندگاکان و مەدرسەکان و نەیکەنە مەیدانی خەبات و مەبارزە بەشێکیەوەیە ئەو ئاياتی قورآنی نوعی مصباحی یەزدی کە ئەو جۆرەی کە تۆش باست کرد ئیجرا بکەن بەڵێ بۆ هەموو ئەوانەش خامنەی بۆ خۆی لە ڕەسی فتوادان بۆ ئەم کردەوە جنایەتکارانە و دژی ئینسانیانەیە کە تۆ نمونەهایەکێت باس کرد بەڵێ هەر لەم بینەدا وتوێتی مەسەلەن بەشێکی هەرەوە مقابلەکردنە لەگەڵ ئەم حجاب سووتانن و حجاب فەڕێدان کە بەتایبەت ئەم نەسڵە لە لاوانی کچ بەحاڵ پێشقەدەمی بوون باسی ئەوەی کردووە ئەوانەی کە بە قەولی خۆیان بە قەولی ئەو حجابی زەعیفیان هەیە ئەشکرا هەرەوەندە تەمەیەکی سادە بکرێن تەمبەیەکی سەرپایی بکرێن ڕەنگە لە نەزەر ئەوە ئەم ژەهراویکردنە نەخۆشکردنیان بە هەفتە و 2 هەفتە و 3 هەفتە لە خەستەخانە بن یا تووشی ئەنواعی نەخۆشی و ناڕەحەتی بن لە ماڵە لە نەزەر ئەوە ئەمە تەمێکردنێکی سەرەتایی بێ چونکی لە نەزەر ئەوان و زندانی درێژماوە و ئیعدامکردن و شکنجە و کە دەرەقەتی تر کۆمەڵگاکە نایانی تر زندانیان بەدەوسەوە نەماوە خەڵکی تیا زندانی بکەن هەر لە ماوانەدا نزیک لە 20,000 کەسیان بازداشت کردووە ماوەیەوە پێش خودی خامنەی جنایەتکار مەجبور بوو ظاهرەن تەحتی نێوی ئەفی عمومی زۆر کەسیان بەردا هەموو کە زەیزانی بەشێکەوەی هەر گیریان خواردەوە خۆیان زندانەکانیان وەها پڕان هەر بۆیان ئیدارە ناکرێت دەنەتیجە هەموو ئەم ئامانجانەیان هەیە بۆ ئەوەی کۆمەڵگاکە بەرەو دواوە بەرن لە خەبات بۆی بترسێنن بتۆقێنن بۆ ئەوەی بەحاڵ عاقبەت تەواوی ئەم کارانە لە خزمەت چییە تەواوی ئەم کارانە لە خزمەتە بە هەر قیمەتێ بووە حکوومەتە نگریسەکەی خۆیان ڕابگرن بۆ ڕاگررتنی ئیسلامەکەیان و حکوومەتە ئیسلامیەکەیان ئەوان دەست بۆ هەموو کردەوەیەکە بن خودی خۆمەینی بنیادنەری حکوومەتە ئیسلامیەکەیان ئەینەن ئەوەی وتوێتی ڕاگررتنی حکوومەتی ئیسلامی ئەو جەبەل واجباتە من نازانم لەم ئەدەبیاتە ئیسلامی و مەسەویەی ئەوانە توێتی لە هەموو واجباتی ئیسلامدا لەسەروی هەمویان ڕاگررتنی حکوومەتی ئیسلامیە و وەختی خۆی وتیانەخەتەوە وەختێ لە پاریس بووی و وعدە دەدا ئازادی ئەبێ و هەتا مارکسیستەکانیش ئازاوتی من خود ئەم کرد خود ئەکردن ینی درۆم کرد بە نظری خۆیان لە قانونی ئیسلامیەکەیانە درۆکردنێکی مەسلحەت خوازە بۆ ڕاگررتنی دینەکەیانە ئیسلامەکانە بۆیە فتوا دراوە لە قورئانەکەیانە و لە ئیسلامەکەیانە ئەمانە وتراوە دەنەچە ئەمان دەسە بەند بۆ هەموو کارێکی قیزەون و ئەجملە ئەم جەهادی کیمیاوی کە من و تۆ قسەی لەسەرەکەین بۆ ترساندن و تۆقاندن و پاشەکشە داسەپاندن بە کۆمەڵگا و نەسڵی تازە چ لە بواری سیاسیە چ لە بواری خوێندنە چ لە بواری ئەوەی مەجبور بن حجابە ئیسلامیەکەیان ڕعایەتکەن چ ئەوەی دەستەمۆ بن و سەردانەوێنن بۆ قانون و شەریعەتی ئیسلامیە کە ئەوان هەیەنە و ئەم ڕێگایان هەڵبژاردووە پیان وا بۆ ڕێگایەکی بێ دەردسەرترە زندانی ناوێ ئەشکەنجەی ناوێ ئیدامی ناوێت ترساندن و تۆقاندنی بە دوایە دێ بەڵامی ترەوە وتم هەر لەم ڕۆژانەیە ڕەوتی ئیعترازی بەرابەر بم کردەوەش خەریکە دەست پێکە هەر ئەمڕۆ نمونونەکانی بوو خانەوادەکان و نمونەهایەکی زۆر و من پێم وابێ لە ڕۆژەکانی داهاتووە ئەگەر ئەمە درێژە بچێشێ بەڕاستی ئەترازاتی گەورەی لێکەوێتەوە یەکێ لە مەبەستە لاوەچیەکانی دیکەیەوەیە
بەرەو ڕۆژی 8 مارس و ڕۆژی جیهانی ژنە چین لەوەش نیگەرانە، یا حتا بەرەو نەورۆزە چین. نەورۆز ساڵیادێکە لە ئێرانە و لە کوردستانی شاوانە خەڵک لەو مناسبەتە ڕۆژی چوارشەمە سووری هەیە، ڕۆژی نەورۆز هەیە. هەموو ساڵێ لە دەورانێکی زۆر عادیترە بۆ خۆی ئەو ڕۆژانە بوون بە ڕۆژانی هاتنە مەیدانێکی زۆری گەنج و لاو و ئاورکردنەوە و ئاعتراز بەرامبەر بە کۆماری ئیسلامی. جا ئەم ساڵەکە هەر لەوە تۆقیوە جمهوری ئیسلامی. هەموو ئەمانە مەبەستێتی لەم کارێکەوە ڕێیان خستووە. زۆر چاکە کەوابێ ئەمە مەبەست و ئامانجەکانێتی، بەڵام بەو ناسینەی کە تا ئێستا لەم پێنجمانگەشا بێت کۆمەڵگەی ئێرانمان ناسیوە و ناڕەزایەکانمان دیوە، لەوە ناچێ بتوانێت ئەم ناڕەزایانە بەم ئسلوبانە سەرکوت بکات و بیترسێنە بیتۆقێن و بیباتە ماڵەوە. لە پێچەوانەوە هەستەکەی بۆ تۆش باست کردو ئاماژە پێکرد بڵێن یەک شەپۆلی تر لە ناڕەزایی بەڕێوەیە، نەک هەر ئەوان ئەو کچانە و کچانی مەکتەب و خێزانەکانیان. کامڕۆ من جۆم لێ بوو لە جێگایەک دووبارە شیعارەکانی مردن بۆ ڕژێمی مناڵکوژ بەرزەکرایەوە لە یەکێک لە جێگاکانە من جۆم لێ بوو، بەڵام لە هەمان کات ناڕەزایی زۆر فراوانی کارگەران و مامۆستایان و خانە نشینانەوانش سەری هەڵداوەتەوە کە لەواچێ ئێمە بەرەو شەپۆلێکی بەرزی تر لە ناڕزایی بڕۆین کە لە درێژەی ئەو شەپۆلانی ڕابردووایە. وام کارانە ئەگەر بشتوانێت بۆ چەند ڕۆژێک نیگەران بکات کۆمەڵێک خێزان و خێزانی ئەم کچانە نیگەران بکە، بەڵام لە گشتیە پێما بێ هەردووبارە لەوانەیە بەرەنجامی پێچەوانە بێنێتەکایەوە. بەرحاڵ ئەمە ناتوانین لەمە زیاتر لەسەر ئەم بابەتە بچین. دوو دقەیەک لەم بابەتەوە قسە بکەم. بڵێ. ئەویش ئەوەیە منیش پێم وابێ جمهوری ئیسلامی ئەم پیلانەشی تووشی شکست دەبێ، بەڵام بۆ بە شکست کێشانی خێراتری دقیقەن خەباتێ بێ مبارزەی ئەوێ. هەر لەم ڕۆژانەدا بێجگەل لەمە ئێمە شاهدیەوە بووین دەورێکی دیکە نمونەهایەکی دیکە لە ئاعتساباتی کاریگەری لە زەوباهەن، لە هەفتەپە، لە فولادی یاست کە دوای 40 ساڵ بۆ ئەوڵجار دەستیان داوەتەوە ئاعتسابی کاریگەری. هەر لەم ڕۆژە خانە نشینەکان کە لە 15-20 شار دووبارە هاتنەوە مەدەن. یەکە مەوجە ئاعترازیە دووبارە بەم شکڵەی دامێ پێدا کرد. ناڕەزایەتی گەورە و تووڕەیی گەورەش بەرابەر ئابم کارەساتە ڕووی داوە. ئێشتا نەبووە مەوجێکی ئاعترازی. اتفاقاً جمهوری ئیسلامی پێی وایە بەم شێوە ئەترسێنێ و ئەتۆقێنێ. دەرنەچە قسەکا بێ ئەوە بێ ئەمە کارەساتێکە، ئەمە ترسناکە. ئەگەر جمهوری ئیسلامی لەوە موافق بێ خانەوادەکان بترسێنێ و کچەکانیان نێرنەوە مەدرسە و مەدرسەکان دابخرێ و هەر پیلانێکی دیکەش هەرێستا دەستی پێکردووە. هەر لێستاوە لە ڕۆژی 25 ئیسفەندەوە کە چەند ڕۆژێکی دیکەی داوە و توێتی تا مانگی ئوردیبێژ نزیک بە 2 مانگ ئەیانەوێ مەدرسەکان دابخرێن نەکرێنەوە، خوێندن لە تەریقی نێت و بە قەولی خۆیان غیرە حوزوری بن. ئەلئان یەکێک لە شعارەکانی خوێندکاران لە دانشگاکان و لە مەدرسەکانی ژەوەڵان نەخیر خوێندنە بێ حوزوری بێ دەورەی کۆرۆنا نەماوە، چونکی ترساون تۆقیون لەوەی خوێندکارەچنەوە مەدرسەکان، لەوەی خوێندکارەچنەوە زانکۆکان، ئەزانن لەوێ کۆبنەوە قساکەن ئەترازەکەن خەبات دەکەن ئەتسابەکەن. دەنەچە من قسەکەم ئەوەیە بۆ هەموو بەشی جۆرا و جۆری خەباتکاری کۆمەلگایێرە لە خەباتکارانی بەشی کرێکاریەوە گرتوویەتی، مامۆستایان و فەرهەنگیانەوە گرتوویەتی، هەر لە زانکۆکان و لە خودی مەدرسەکانەوە گرتوویەتی. بەڕاستی لە بەرابەر ئەم کردەوە قیزەونەی جمهوری ئیسلامیشدا ئەبێ ئاعتراز بێ، ئەبێ خەبات بێ، ئەبێ مبارزات بێ، ئەبێ تەزاهورات بێ. ئەکرێ بەحاڵ خوێندکارەکان و هەموو معلمانیان بچنەوە مەدرسەکانیان. بەحاڵ ئەگەر ئەبینن ئێشتا شەرایەتی نێو کلاسەکان نائەمنە و گازی شیمیایی بڵاوەکەنەوە، قەیناکە با بچنەوە حوشەی مەدرسەکانیان و مەیدانێک دەوروبەری مەدرسەکانیان و لەوێ کۆبنەوە بە ئاعترازی خۆیان، بە شعاردانی خۆیان، بە تەزاوراتی خۆیان ئەو ڕی فشار بخەنە سەر کاربەدەستانی جمهوری ئیسلامی بە پاشەکشیان
وادار بکەن. منزورمەوەیە بێدەنگبوون بەرابر بەم کارەساتە جێگای نیگەرانی ئەبێ. دەنەچەمە شتێک نییە هەر مربوط بە خوێندکارەکان و بە خوێندکاری کچوو فقط مربوط بێ بە دانیشگاکان و ئەوە. بەنظرم خەباتکارانی کرێکاری، خەباتکارانی جەماوەری، خەباتکارانی گەڕەکەکان کەم بەینانایی بە هەر شێوەیەک ئەتوانن نەبێت دەست تێکەڵ دەستی یەکتری بەنظرم بەرابر بەم ڕووداوە دڵتەزێنە سەنگەرێکی مبارزاتی گەورە لێ بدەن تێکەڵ لەگەڵ هەموو بەشەکانی دیکەی خەباتێک کە ئێستا لە کۆمەلگادا هەیە و جمهوری ئیسلامی پاشەکشەوەدا. زۆر باشە. دەستخۆش هاوڕەحمان بچینە سەر بابەتێکی تر کە بۆ ئەمڕۆ قسەی لەسەر بکەین و ئەوانە ئەویش نشێوی جۆرج تاون و کێشەی هیزری موحتەدیە. دیارە خۆی نامرابوو لووتکەی جۆرج تاون، بەڵام معلوم بوو پاشماوەیەکی کەم کە ئەمە لووتکەنی ئەمە نشێوە، هەروە دێت بەرەو هەڵدێرە چنەمان، هەروە دێ بەرەو غلبنەوە بۆ خوارەوە، هەر خۆیان پێ ناژیرێتەوە، هەرێکی بەلایەکەوە بە جۆرێک کێشێکی گەورە خەریکە دروستە بێ لە چەند بەرەی جۆر بە جۆر. یعنی ئەوان لە بریەوەیکەوە هێزە ڕاستڕەوەکان بتوانن خۆیان کۆکەن و خۆیان جەم و جۆرکەن، هەر لە هێزە ڕاستڕەوەکان لە ناو خۆیانە کێشیان تێکەوتووە. یعنی جاران پێشەوەی پێش جۆرجتاون بە جۆرێک هەستە دەکرد ناسیۆنالیستەکانی کورد یەکدەست بوون، شتێکیان پێکێ نابوو بە ناوی پێما بێ مرکزی هاوکاری ناوەندی هاوکاری حیزبە کوردیەکان و خەریک بوون هەمووشیان هەموو ئەحزابەکانیان بانگە کردووە یانیز ببن بە ناوەندێک بۆ هەموو ئەحزابانی کە لە کوردستانە، تەنانەت بازێک لە ئەحزاب و لایەن هەن کە تا ئێستا لە هزار بە خۆیان ئەڵێن کۆمونیست، ئەوان خەریکی بوون جەزب بن بۆ ئەم ناوەندە و ببن بە بەشتێک لێ و تێکەڵی بن بە یەکجاری. بەڵام ئێستا هەبینی لە بینی هێزە ئەسڵیەکانی ناو ئەم ناوەندەیە کێشە دروست بووە کە لەلایەک عەبدوڵای موحتەدی و لەلایەک هیجریەوە ئەم باسەشمان بۆیە ئەم شەو کردووە. لەو لای تریشەوە لە نێوان جمهوری خواکان و لەلایەن لە ناو خودی سەڵتەنە تەڵەبەکانیش کە چەند دەستە و تاقمن، بەشێکیان مەشروتە خوازن، بەشێکیان ڕاستە خۆ سەڵتەنە تەڵەبن، بەشێکیان ڕاستە پیان بڵێ شائەڵڵاهی بەڕاستیەوەی کە لە جۆرێک شا بۆیان لە جێگەی خوا حسابەوانە. لە ناو ئەمانەشە چەند دەستەی دروست بووە، کێشە دروست بووە، ململانی هەیە و هەستەکەی ئەم نشێوە ئەم کۆبوونەوەی جۆرجتاون لە ڕاستی بەو معنایە لووتکە بوو کەیتر خەریکن بەرەو خوارەچن، خەریکن بەرەو داڕمان و داهێزران و دوورکەوتەوە لە یەکگرتن لە برەی ئەوەی کەوا بۆ یەکگرتن بچن. ینی لووتکەی ئەو شتە بوو کە پێیان وابوو تەفاهم و تێگەیشتن لە بینی خوانە، وتیان منشور دەرەکەین، منشورەکەیان دیار نییە، وتیان ئەخیری ماتی شوبات مەشهوری بیز ڕێکخراوی پیشەی و مەدەنی لە ئێرانە دەرچوو، منشورێکی زۆر محکەم و زۆر بە هەر سەرنجێکەوە کە خەڵکانێک هەیەیان بێ ڕەخنەی لێ بگرن، وەڵام لە عمومە مەشهورێکی زۆر جەم و جۆر و باش و دەربڕە تعبیرکەرە لە ئەو شتانەی لەم جوڵانەیە تا ئێستا خەڵک داوای کردو و ڕاستە خۆی بەدەستی بێنێ و قساکە لە دوایەوە کە کۆماری جمهوری ئیسلامی کۆتایی پێدەچێڵێ. بەڵام لەملا لە تەرەفی ئەملا هێز ڕاستڕەوەکان نەیانتوانین لە تەنانەت لەسەر چەندێر بجگە لەو چەندێڕێی کە لە جۆرجتاون خوێندیانەوە لەسەر هیچی تر ڕێبکەون. پێشبینی چیتر ئەکرێ ڕەحمان و پێت وایە ئەم کێشەیە کاتیە موقەتە چارەسەرە بێ یاخود بەڕاستی هەر هەڵدێرێکە و بەرەو لێکترازان و دابڕانی زیاترش لە دێوانەکان هێزانە؟ بەڕاستی نا ئەمە موقەت نییە. ئەم کێشەی کە لە بینی باڵەکانی ڕاستی ئۆپۆزیسیۆنی ئێرانی هەیە قوڵە تاریخیە، ڕیشەی لە مێژووی سیاسی کۆمەلگای ئێران و حتا کوردستانەوە هەیە. لە هەموو 15 ساڵی ڕابردووشە ئەمانە هەر حەولیاندا. مەسەلەن ئەرە نمونێ با لە دانە بەدانە باسییان کرد، خودی مەشروتە خوازەکان و سەڵتەنە تەڵەبەکان لە نێو خۆیانە ترندی مختلفن. زاهران ڕزا پەهلەوی
کەسی ئەسڵیەکەیانە حەولیاندا و بە هەمویان لە دەوری ئەو کۆبنەوە بەڵام هەر نەیانتوانی کۆبن هەر لەسەر ئەم کێشەی لەسەر ئەم نمایشی جۆرجتاون و نێواننا کۆنفرانسی جۆرجتاون خودی بەشێک لە سەڵتەنەت تەڵەبە ئیفراتیەکان مەشروتە خوازە ئەسڵیەکان حتا ئیدۆلۆگە ئەسڵیەکانیان کەسانی وەک ئەمیری تاهیری کە بە خۆی لە سیاسەتا زۆر واردترە تا خودی ڕزاپالەوی وتی ڕزاپالەوی نابووە لەگەڵ هەش کەسەدا بریشتای لە نێو خودی مەشروتە خوازە مەشروتە خواز لەگەڵ کۆماری خوازە کێشە هەیە کۆماری خوازەکان بۆ خۆیان دووسێت دەستن لەگەڵ خۆیان کێشیان هەیە و دووریان نزیک لەگەڵ خودی مەشروتە خواز کێشیان هەیە لە عینە حاڵە فێدرالیستەکان بەتایبەت فێدرالیستەکانی کوردستان یەک لە نێو خۆیانەکە حزبی دموکرات باڵێکی بوو ئەم جەماعەتی زەحمەتکێشانی سەر بە عەبدوڵڵا موتەدی باڵێ لە نێو خۆیانە کێشیان هەیە خۆیان هەموو بەیەکەوە کێشیان هەیە لەگەڵ فێدرالیستەکانی دیکە لەگەڵ فێدرالیستی ئازەری و لەگەڵ فێدرالیستی شوێنی دیکە دوایەوە بە هەمووشیان وەکو فێدرالیست کێشیان هەیە هەم لەگەڵ کۆماری خواز ئەم کێشیان هەیە لەگەڵ سەڵتەنەت خواز یعنی بەو معنایە هەمووشی دەستکرد نیەم کێشانە بزوتنەوەی سیاسی کۆنەپەرستی جۆرە و جۆرن بزوتنەوەی سیاسین تۆ بینی ناسیۆنالیزمی ئەزەمەت تەڵەبی ئێران هەم مەشروتە خوازی هەیە هەم کۆماری خوازی هەیە ناسیۆنالیزمێکی ئەزەمەت تەڵەبە بەرحاڵە من لە مێژووی سیاسی ئێرانە بووە بەتایبەت مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەب ئەوە بینی پێش جمهوری ئیسلامی بە قەولی خۆیان 2500 ساڵ حکوومەتیان بووە کە بەشێکی زۆری درۆیینە خۆیان دروستیان کردووە بەڵام عاقبەت سەدها ساڵیان بووە دەرنەچەند منزومێ بڵێم بزوتنەوەی سیاسی جۆرا و جۆرن پلاتفۆرم و بەرنامەی جۆرا و جۆری سیاسیان هەیە بەڵام هەمویان مشتەرەکن لەوەی پارێزەری نظامی کۆنەپەرستی سەرمایان بەشێکی زۆریان سەر بە غەربن ئێمە پیانەڵێن پرۆغەربی هەم مەشروتە خواز هەم کۆماری خواز بەڵام هەر لە نێو خودی کۆماری خوازەکانە بەشێکیان هەیە نەخەی سەر پرۆغەربی نین ئەگەر لە نەهایەتە تەمەشام بکەن پرۆشەرقین لیان گەڕێ ئەگەڕێنەوە بەرەو ئەوەی قەدیم سەر بە سۆڤیەت بوون و کە ئێستا وەکو حزبی توودە و سازمانی ئەکسەریەت و بەشێکی دیکە ئەڵام قبلە نماکەیان نەماوە قوتب نماکەیان نەماوە بەرحاڵە قوە لانی کەمیەوەیە پرۆغەربینین ئەم مەسارانە لێدەم بڵێم بەرخلافی پرۆپاگەندی ئەم ماوانەی کە گوۆیە ئەوە ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران کە خۆیان بخۆیان ناڕن ئۆپۆسیۆنی ڕاڵەڵەن هەموو ئۆپۆسیۆنی ئێران خۆوان لە نەزەر ئەوان و لە محاسباتی ئەوانە چەپێک وجودی نییە هەیە بەڵام ئەیانەوێ ئیگنۆریکەن بە حسابی نێنن بەرەی چەپ بە حساب نێنن ئەوە بوو لە جۆرجتاون وەختێ ئەم حشکەسە خۆیان کرد بە چۆخاو کۆبوونەوە پرۆپاگەندەوە بوو هەر وەک تۆ باسیگرە ئەمە لووتکەی یەککەوتنی ئۆپۆسیۆنی ڕاستە بۆ پرۆپاگەند و تەبلیغاتێکی زۆری بۆ کرا معلوم بوو لە ژێربەژێر حتمەن ئەمریکا و بازە لە دەوڵەتیانی غەربی و نەهاد و موسساتەکانیان لەگەڵ دەوڵەتەکانیشیان نەبێت پشتیوانیان لێ کردووە زۆر دڵیان پێخۆش کرد تەبلیغاتی زۆریان لەسەر کرد بەڵام بەڕاستی پێم وابێ هەربێک شۆ قسەمان لێ کرد و زۆر کەسی کەش لە چەپەکان قسەیان کرد ئێمە ئازانین ئەمە لە نێو خۆیدا زۆر ئاڵۆزە بە فارسیەکەی پێڵێن زۆر شکەنەندەیە ئەلا ڕەغمیەوەی هەرچەند بۆ بڵێ شکستێ زۆر شکستەیە هەم بۆ پارێزگاری لە نظامی کۆنەپەرستی سەرمایە لێکیان نزیککاتەوە هەم فشاری غەرب ڕۆژێکە گەربکەوێتە حمایەتی جدیان لێکیان نزیککاتەوە هەم بۆ دژایەتی بە تایبەت لەگەڵ بەرەی چەپ بەڕاستی ئەوەی بەشێکانی دابوون کۆبنەوە لە مەشروتە خوازەوە تا فێدرالیست لە کەناری یەک بن ئەبینن ئەم خۆشە جەماوەری ئێران چەپخوازی و ڕادیکالیزم زۆر زۆر تیا قەویە ئەوە ترسان بوونی بەڵام هەموو ئەوانە وەختێک کۆبوونەوە لەوێنە بەڵام زۆر زوو دەرکەوت لە نێو خۆیاندا کێشەکان سەر هەڵەداتەوە کێشەکە زاهیرەکەی ئەوەیە حزبی دموکراتی کوردستان و مستەفا هیجری ئەقدامێکی کردووە یەک لەلایەکەوە وتوێت ئێمە لەگەڵ کوڕی شا و ڕەزا پەهلەوی هیچ هاوکاریەکمان نابێت یعنی دەرنەچامە لەگەڵ بەرەیەکی ئەسڵی نێو ئۆپۆسیۆنی ڕاست کە مەشروتە خوازەکان و ڕەزا پەهلەوی بێ ظاهیرەن خەتی سوورێکی چێشاوە کەم نەزانم ئەمە هەر پەرستانەیە اتفاقا ئەمە موەقەتە
هەرە و مستەفا هیجری و هەرە و حزبی دموکراتە بۆ خۆی باسی وی کردووە لە ساڵانی پێشوە بارها و بارها ڕزا پالەویان دیوە و ئێمە بیان ناسین، ئێمە حزبی دموکراتی کوردستان بناسین لەوە هەلپەرسترە ڕۆژێک هەر هەڵەگەڕێتەوە عاقبەت لەگەڵ خودی ئەو ڕزا پالەویش بسازن بەرابەر بە کۆمەڵانی خەڵک. بەڵام بۆ ئێستا وای کردووە ئەوڕە ڕەحمان ئەوەی بە خومینی وتبێت لە بیک زۆر ئاسانە بەلایەوە باش بە ڕزا پالەویش بڵێ لە بیک بۆچی ئەمە ینی بەڕاستی حزبی دیموکرات خەریکە جۆرێک پۆزی ئۆپۆزیسیۆن لێداوە چونکە نەخێت شێشەکەم هەتاکو عەبدوڵای موتەدی نەچوو بوو بۆ جۆشتاون نەک مستەفا هیجری ئەو خالیدی عەزیزی پێمان بۆنیە ئەو من خۆم جۆ لێ بوو لە ئیران ئەنتەرناسیۆنال وڵی ئەسڵ خەتی سوورمان نییە زۆری خەتی سوورمان نییە هەتا مزیعەکە پێی ناخۆش بوو وتی تۆ ئێستا لەگەڵ مزیعەکە پێی ناخۆش یان تۆ چۆن خەتی سوورن نییە چۆن خەتی سوور هەر کەسێک بێ لەگەڵی دانیشی وتی بڵێ ئێمە لەگەڵ هەر کەسێک دانیشی ئێستا ئەمە چۆن وا لە پڕێکە ئەمە حرام بوو ئەبێ دەست نەژیانەشتی ئەگەر بچن لەگەڵ ڕزا پەلاتەوە معلوم نییە ڕاستی ئەوە هەڵەگەڕێتەوە بۆ ئەو کایە سیاسیە و بۆ ئەو ڕقابەتە لە پێشە ئەو ڕقابەتەی کە هەیە بینی لەلایەکەوە حزبی دموکراتی کوردستان لەگەڵ سازمانی زەحمەتکێشانی موتەدی کە بە ناحەق نێوی کۆمەڵەشی لەسەر خۆی داناوە لەم کێشەیە ئەمەی عەبدوڵا موتەدی بەرزەوە بوو بە جوزی ئەو هەشت کەسە و زاهرەن وەکو نوێنەری کورد و خۆی پۆزیەوەی لێدا تێگە ڕاستەوە خۆش نوێنەری ناوەندی هاوکاری نەبن بەڵام ئەتوانم بڵێم نوێنەری ئەوانیشم مستەفا هیجری و حزب دموکرات اتفاقاً بەم کارە ویستیان بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و بەلانیکەم بە بزوتنەوەکەی خۆیان بزوتنەوەی ملی کورد بڵێن نەخێر عەبدوڵای موتەدی بێجاکە نە نوێنەری ئێمەیە و نە نوێنەری ناوەندی هاوکاریە و لێرەدا ئەمە ڕقابەتی ئەوان خۆی هەڵدا بە معنایە ئەو شەی بە زمانی کوردیەکەی پێڵێن عەبدوڵای موتەدی ڕستبووی لی کردەوە بە خوری بەرحاڵ هێنایەوە سەر سفر ئەوە لەلایەکەوە هەر لێرەش بڵێم هەردوێنەکە عەبدوڵای موتەدی هەلپەرست ئەینەن تراکتێکی داوە لە تویت زاهرەن بە توندی دژ بە تەرەفدارانی توندڕەوی ڕزا پەهلەوی و مەشروطەخواست قسەی کردو و توێت یەگەرەمانە توندڕەوی بەرابەر بە خواستەکانی گەلی کورد بکەن و ئەوانە ئێمە لە هەموو ئێتلاف و قەول و قەرارێک پاشگەزە بینەوە یعنی وە دوای پرۆژە ئێوێ خۆی جووت کاتەوە لەگەڵ مستەفا هیجری و دوای ئەو کردو یعنی لەم کێشەیەدا حزب دموکرات و مستەفای هیجری ویستی نیشاندا بڵێن نەخەی موتەدی هیچ کارەیە وە لە خۆ لەسەری حساب مەکەن ئەمە بەشێکی بەڕاستی حتا ئەگەڕێتەوە بۆ ڕقابەتی نێو خۆی خودی حزب دموکراتی کوردستان کە بە درست و باسی خالید عەزیزت کرد ئەخر ماوەیە لەوە پێش ئەم دووباڵەی حزب دموکرات یەکیان گرتەوە معاملاتێکیان لە نێو یەکا کرد ئێمە پیاڵین بەندوبەستێکیان لە نێو یەکا کرد مستەفا هیجری وەک نەفەری یەکەم ماوە و خالید عەزیزی بوو بە وتەبێژی حزب دموکراتەکە هاتبووە ئەوروپا و جەولەیە کرد و مەیدانەکەی گرتووە بەدەستەوە ئەوی توی لە هیچ خەتی سوورێکمان نییە مستەفا هیجری بەم کارە لە کێشەی نێوخۆی حزبی دموکراتیش ئێوێ حەسم کا و خۆی دەست باڵا پەیدا بکە بڵێ نەخێ قسەی ئەوڵ منێکم خالید عەزیزی بێجای کرد هەر ئەی نێوەی بە عەبدوڵڵا ینی ئەمەش بەشێکەتی بەشێک لەوە تر بەولا مستەفا هیجری لە عینە حاڵات چراغ سەوزی نیشاندا بۆ مجاهدینی خەڵک کە بۆ خۆی گروپێکە و لەگەڵ هیچێک لەم باڵانەی نێو ئۆپۆزیسیۆنی ڕاست ناحەوێتەوە اتفاقا مستەفا هیجری لە وتەیەک ئیستفادەی کرد کە وتەی ئەساسی مجاهدینە وتی ئێمە نە لەگەڵ شاین و لەگەڵ شێخ شاه و شێخ ئێمە ڕژیمی شاه و شێخمانەوێ ئەمە سەرتیتری قسەی مجاهدینی خەڵک و مەسعود ڕەجەوی و مەریەم ڕەجەوی و ئەوانەیە کە هەر بۆیە فەورش بە زمانی مەسعودی ڕەجەویەوە کە هەموو کەزەڵەن نەماوە بە زمانی ئەوە پەیام نێررا بۆ حزب دموکراتی کوردستان و جەنابی بە قەولی ئەوان کاک مستەفا هیجری و ئای دەست خۆش بێ و تۆ مەرزت کێشا لەگەڵ شاه و شێخ و ئێمە ئاواڵین بۆ ئەوەی پەیوەندی بیستنەوە کە بۆ خۆشتان نەزانن لە قەدیمەوە لە نێو شورای ملی مەقاومەتە ئەمانە کەینوبینێکیان بووە یعنی دەرنەتیجە
ئەم عادلاتە شێواوە بەسەریەکە بەڵێ ئەو شتەی نێویانە لوتکەی جۆرجتاون ئەلئان بووە بە نشێوی جۆرجتاون و بەرەو بەنظرم بنبەستەڕوە ئەت جملە نمونەی منشورەکەیان کە تۆ ئیشارەت پێکرد قرار بوو تا دوێنەکە کە ئاخری مانگی دووبوو ئەم منشورە دەرچوو بێ بەڵام ڕەزا پهلەوی اتفاقەن دوێنێ لە وتوێژە کاکەلیان پرسی وتی جارێ وە دوا کەوتووە نێراوە بۆ ئۆپۆسیۆنی کوردی بۆ ئەوەی لەگەڵ ئەوان قسە و باسی لەسەر بکرێت دەرنەچە ئەوە بخۆی لەولاوە لایەکی دەکەوە هەر بەوە نەبێستاوەتەوە هیچ مجاهدین ئەو پەیامی ناردوو بۆ حزب دموکرات بەشێکی دیکە شورای مدیریەتی گوزارێکەیە کە دەبیرکولەکەیان نێوی حەسەنی شەریعەت مەداریە کوڕی و ئایەتوڵا شەریعەت مەداریە ناسراوەکەیە ئەویش فەورەن تاوجێی من بستیمە ڕاستە خۆ نەمدیوە ئەویش پەیامی داوە بە حزب دموکراتی کوردستان و مستەفا هیجری و دەیوا بێن و سەفحەیەکی دیکە بکەینەوە و با پەیوەندیەکی دیکە دروستکەین چونکی جناحی مستەفا هیجری و حزب دموکرات هیچ وەخت نەچوونە نێو ئەو شورای مدیریەتی گوزارە جناحەکەی دیکەی حزب دموکرات خالد عەزیزی و ئەوان چ بوون بەڵام ئەوانە نەچوون شورای مدیریەتیش گوزاریش ئەو جێگایە بوو کە عەبدوڵڵا موتەدی زۆری حساب لەسەر کردبوو لەوێنەژی توە ئەو بێوەزن کراوە یعنی مەجموعی ئەمانە خەیە سەریەک یانی چی یانی ئەوەیە باڵەکانی جۆرا و جۆری ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران مەشروتە خواست کۆماری خواست بخوایان دووسێ دەستا لەگەڵ فدرالیستەکان لەمانە کێشەی جدیان هەیە ئەوەی موەقەتی و بۆ تەبلیغات و لە مێزگردێکا و لە کۆنفرانسێکا کۆبنەوە ئەمانە ڕووکەشین کێشەی جدیتریان هەیە بەو ئاسانیە یەک ناکەون مەگەر بەنظرە ئەم کێشانە قوڵتریشە بێتەوە زیاتریش لێکەترازن مەگەر لە کاتێکە ئەو کاتەی ئامریکا و غەرب ئیتر تەواو کەونە سەر ئەو پرۆژەی کە بەڵێ ئیتر هیچ ئومێدێکیان بە زیندووکردنەوەی بەرجام و توێژ لەگەڵ جمهوری ئیسلامی نەما و وەک چۆن وتیان ڕژیمی شا لە ڕۆژێک کاویدانیتە بە ڕژیمی شا بڕوا لە کۆنفرانسی گوادلۆ ئەگەر بەوە گەیشتن ئەمانە وەک ماتریال کۆکەنەوە زەختیانە خەنەسەر فشاریانە خەنەسەر ئەڵە نەبێ لەگەڵ یەکتری بسازن لەنا پشتیوانیتان لێ ناکەین بەرابەر بەچەک و بۆ ئەوەی عاقبەت ئەمریکا و وڵاتانی ئوروپایی عاقبەت خۆ لە شۆڕش ئەترسن لە حرەکەتی شۆڕەجێرانە ئەترسن هەر ئەو جۆرەی لە عێراق تۆ تەجروبەیەت کردو و زۆر کەسی کەش تەجروبەیە مەگەر بە زۆری زۆرەکی کۆنگری ملی عێراقیان پێ دروست نەکردن و لە ناسیۆنالیزم و کورد و تا ترندی شیعە و ترندی سونیان خستە پاڵیەک بەڵام تا ئێستاش ناتوانیوە بیکەن بە دەوڵەتێکی محکەم و بە ئێتلافێکی محکەم ڕەنگە ئەو وەختە بە زۆر کۆیان کەنەوە لە کۆنفرانسێکا و بیانکەن بە نظری خۆیان بیانکەن بە ئالتەرناتیڤی جێنشین ئەمە شتێکی دوورترە چونکی جارێ یەکێ لە دەلیلی ڕەحمان من دوو سەرنجم هەیە لەمە پێم خۆش نییە ئەم باسەی حیزبی دیموکرات و بڵێن مستەفا هیجری و عەبدوڵڵای موتەدی و خالیدی عەزیزی و ئەمانە تێپەڕێ بەبێ یەک سەرنجی دیاریکراو بڵێم ئەم ڕۆژانە لە ئێران و لە کوردستانی ئێرانیشا بە هەزاران گەنج و لاو تێکەڵ بە دنیای سیاسەتە بن و ئەنێ وەکو کەسانی فعالی سیاسی بەشداری بکەنەوەوانە زۆر باشە پێیان بڵێن بە هەڵسوڕاوە ئەوانە ئەم هەڵسوڕاوە تازانە ئەمانێک کە تازە دنیای تێکەڵی دنیای سیاسەتە بن کە ئەگەر ئەبیستن سیاست یعنی درۆ و نمونەی عەبدوڵڵای موتەدی و مستەفا هیجری و خالیدی عەزیزیان پێ نیشانەدەن ئەمە ڕاست نییە ئەمە سیاسەتی بۆژوازی ئەمە سیاسەتی چینی باڵا دەستە ئەمە سیاسەتی ئەوانەیە کە هەر ڕۆژانە لە ناو بازاری شاچی حاجی بازاڕی و بازرگانەوەوانە قۆڵ دەبڕێ لە بناو بە ناوی خۆ پێخەمەر و ئانش و بەڕێ دەکات ئەمە سیاسەتی ئەم چینەیە سیاست یعنی درۆ نییە سیاست بەراوردەکەی درۆ نییە پارتی وێچێتی لە کوردستانی عێراق ناسیۆنالیزمی کورد و ئەحزابی کوردایەتی لە کوردستانی عێراق و ئەحزابی کوردایەتی لە کوردستانی ئێران ئەم نموزەجیان ئەم نمونیان لە سیاست و ئاکتی سیاسی و ئاکتیڤیزمی سیاسی داوە ئەمە ڕاست نییە بەمە تێمەکەون و فعالیەتی سیاسی هەڵسوڕانی سیاسیتان لە بەرچاو نەکەوێ لەوەی کە مستەفا هیجریەگە بینن بەم شێوازە زیگزاکیەوە بەم شێوازە حرباییە دەردی عەرەبەڵێ هەر ڕۆژەی ڕەنگێک و هەر ڕۆژەی پێستێکی هەیەەوە عەبدوڵڵای موتەدی ڕۆژێ چەپە ڕۆژێ بێ بەڕاست ڕۆژە فیدرالیستە ڕۆژێ لەگەڵ
کوڕی شار ڕێەکەوێ ڕۆژی دوایی پەشیمانە بێتەوە دوای اینجا ممکنە بەیانی لەگەڵ جمهوری خواکانە دابنیشێ پەیماننامە لەگەڵ ئەوان نامۆرکە هیچ دوور نییە بڕوا لەگەڵ مجاهیدینە دابنیشە لەسەر مێزێک و گفتوگۆ بکات و ڕێبکەوێ ئەمانە نییە سیاست ئەمانە نین سیاست ئەمانە سیاسەتی چینی باڵادەستی کۆمەڵگایە چینێکە کە لەسەر ئەساسی چەسانەوە و ستەمکردن و ژێرپێنانی سەرەتایەترین مافەکانی خەڵک دەسەڵاتیان بەدەستەوە گرتیانە دەسەڵات بەدەستەوە بگرن ئەمە مانای سیاست نییە سیاست ئەکتی سیاسی گۆڕینی کۆمەڵگاش ئەکتی سیاسیەوە ئێوە توانن بەشداری لەوەیە بکەن ئەمە سیاسەتی چەپ و سیاسەتی کۆمونیستی سۆشیالیستیە و بەم معنایە تێمەکەون بۆ ئەوەی ئەمە بە تەنها مۆدێل بزانن ئەمە یەک دووەم شت من سەرنجێکم هەیە لەسەر خودی ئەم باسەکە ئەم هەڵپڕووکانە یاخود ئەم پارچە پارچە بوونەوە ئەم شیتەڵ بوونە ینی ئەمە حیزبی دیموکرات بوو بە یەکێ ئێستا لەواچە حیزبی دیموکراتیش بێتەوە بەدوان ینی بە جۆرێک لە جۆرەکان سەڵتەنە تەڵەبەکان نمونەیەکیان هەبوو هەموو لە دەوریان کۆبوونەوە ئێستا نمونونەکەیان چوە لەو کۆبوونەوەیان دانیشتووە من بیری ئەوە مەخاتەوە نکتەیەکە بوو لەسەر شێخێکی عێراق یانوت دەروێشە لە دەروێشەکان دوتی من شێخم دیوە لە ڕێگا خۆی لێکردوون بە بەراز بە هەورازەکە نەمەتوانی هەڵگەڕێمەوانە خۆی لێکردن بە بەراز ترسام هەڵگەڕام شێخ دەروێشی شتی شامتیوە قسەی وا مەکەم شێخە چۆن شتی وا کاتوانە نەزانم کە متاکیدمەوە شێخ خۆی بۆ خۆی لێکردون بە بەراز ما بە خۆی شێخ هەڵێ وان نییە وتی شێخ ناماقۆڵی کرد کێکی خۆیەتی بەخۆ بەزارە بواە ئەمانەش کە لەگەڵ سەڵتەنە تەڵەبەکانن کە گوایە کوڕەکەی شانمونە کوڕەکەی شاڵێ لەوانە نەبن بە شاڵێ نە هەر ئەبێ بیبێشە یعنی ئەمان لە شاپەرسترن لە شاترن زیاتر لە ئەنگلیشان ئەم هینەش ئەم گروپەش خەریکە لە بینیەکە هەڵەوشانی پێشتر ڕەمزێکیان هەبوو ڕەمزەکان ئێستا هاتووە چوە لەو جەلەسەیە دانیشتووە ئەوانش لە بینیەکە خەریکە کێشاکوێتە بینیانەوە ئەم جۆرە تێک هەڵژانە ینی ئەم جۆرە داڕزانە لە ناو ئەم ڕیزانەیە بە بڕای من ئومێد نادا بە هیچ هێزێکی ئیمپریالیستی کە ئەم هێزانە بەکار بێنێ بۆ دەسەڵاتگرتن لە ئایندەی ئێران ئەزانی ئێران عێراق نییە ئێران عێراقی توانێت عێراق بێت و بەم جۆرەی لێ بێتوانە لەبەرەوەی ئێرانێک هەبوو بە جۆرێک بە هاوکاری لەگەڵ ئەمریکایە شتێکیان پێکەوە ناوە و لێرە لەم وڵاتەیە پینۆپەڕۆیگەکەن و ئەوانە هەمووی تەمان ئتیفاقاتی ژێربەژێرە و گەندەڵیە و بەشی من ئەوەنەوە بەشی تۆ ئەوەنەوە ئەوەنە بیرە نەوتە بۆ تۆ من لەگەڵ ئەوەیە قاچاقچێتی نەوتەکەم تۆ لەگەڵ ئەوەیە بیکە بە جۆرێک ڕێکەوتنێکی ژێربەژێر هەیە بۆ بەڕێوەبردن بەڵام ئێران ناتوانێت ئاوا بێ ئێران ببێ بە عێراق تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگەی ژیان نامێنێ و ئەم شوێنە کە پڕپڕە لە نەوت وە شوێنێکی استراتیجیە بۆ غەرب و ئەوانە نادێتە دەست قەدەر بە بڕای من ئەمریکا ئەم مغامرەیە ناکە و ئەم هێزانە ناتوانن ببن بەم جێگایە کە ببن بەم هێزانی کە ئەمریکا پشتیوانیان لێکە سەرنجام هەر ئەوەی کە ئێستا غەرب و ئەمریکا تا ئێستا فەرجام داناخن و ئەم دەرگایە لە بەردەنگی جمهوری ئیسلامی ئێرانە داناخن بۆی کەوا بڵێن هاوکاری لەگەڵ ناکەین بەشێکی ناومێدیانە لەم هێزانە یعنی مەسەلەکە ئاوان نییە بە بڕای من کە ئەمریکا پشتی تێکردوون بۆیە ئەمان لە بینیەکە وەزعیان تێکچووە ئاوا کەوتونەتە گیانی یەک پێچەوانەکەی ڕاستە ئەمانە ئیسپاتیان کردووە کە ئەهلی ئیدارەکردنی کۆمەلگانین و ئەم شۆڕشەش کە لە ئێرانە بەڕێکەوتووە بەڕاستی شۆڕش مجموعە فاکتەری هەیە هاورە ڕەحمان یەکێک لە فاکتەرەکانیەوەی خەڵک نایەوێ دانیشی ترەوەیە کە دەسەڵاتی سەرەوە ناتوانێت بەڵام مەسەلەیەکی تری مهمتر ئەوەیە کاتێک ئاڵوگۆڕەکەی جەماوەرێک کە دێتە مەیدان بۆ ئاڵوگۆڕ و خەریکە قوربانی ئەدا بە گیان و بە هەموو شتێکی لانیکەم ئەبێت دڵنیا بێ لەوەی کە سبەینیەکەی کۆمەلگایەکی پارچە پارچە بوو گۆنگاوێکی وەکو عێراق و سووریا ئەوانە نیە گەنەکاری وا ناکە و ئەوەی ئەتوانێت ئەم زەمانەتە بدا لێرەیە کارگەرانن ڕێکخراوە کارگەریەکانن سەرباری ئەو هەموو اختلافاتانەی کە لە بینی چەپ و لە بینی لایەنە چەپەکانە هەیە کە تا ئێستا کە وەختە قسە لەسەر چەپەکرێ لە کەسدانی خێربەویترانانێ بەڵام کاتێک کە یێتە سەر ئەوەی کە لەسەر ئایندەی کۆمەلگا قسە بکرێ تەنها چەپەکانن ئەتوانن بە ئەنواع و ئەشکال شێوە ئەو ڕێکخراوە
پیشەیانیان ئەو ڕێکخراوە مەدەنیانی کە نزیکن لە چەپی کۆمەلگاوە بەستم نییە ڕزیکن لە ئەحزابەکانەوە یاخود لەمە ئەحزابەکانن لە دەرەوە ڕێکەوتون ئەوان ڕێکەوتون پێچەوانەکەی ڕاستە بەڵام ئەمە چەپی کۆمەلگایە کە ئەتوانێت ڕیزێکی یەکگرت و نیشان بدا و وەکو بە ئەلتەرناتیڤ وەکو بەدیلێک بۆ نەک تەنها گۆڕینی جمهوری ئیسلامی نەک تەنها ئەنجامدانی شۆڕش بەڵکو ڕێکخستنەوەی کۆمەلگەش لەدا هاتووە ئالتەرناتیوی خۆی بدە و ئەمە ئەو خاڵە استراتیجیە بە بڕوای من چە بەبێ کاری لەسەرکە یعنی باسەکە لەسەر چەپ هەرتەنها دروشمی ئازادی خوازانەی زۆر ڕادیکاڵ و یەکسانی خوازانەی زۆر ڕادیکاڵ نییە واقعیەتی ئەم ڕۆژی سیاسەتی ئێران نیشانی ئەدا کە ئەوەی ئەتوانێ ئەم کۆمەلگایە ئاڵوگۆڕ پێ بدا بەرەو پێشەوە دەستکەوتی هەبێ و لە هەمان کاتە مەدەنیەت و بڵین کۆمەلگا بپارێزێ وەکو کۆمەلگا و لە شەڕی دوور بخاتەوە لە کێشەی دوور بخاتەوە لە پارچە پارچەبوونی دوور بخاتەوە ئەلتەرناتیڤی چەپەوە ئەبێ بە بڕای من چەپەکان لەسەر ئەم خاڵە زۆر پێدا بگرن چەپەکانی ئێران و هەموو بە دەوری ئەوە کۆ ببنەوە کە چییە ئەو ئەلتەرناتیڤی ئەتوانێت زۆرترین هێزی چەپ لە دەوری یەک کۆکاتەوە بۆ هەردوو مەبەستەکە هەم ئەنجامدانی ئاڵوگۆڕی هەم سازدانەوەی کۆمەلگای ئایندا بە شێوازێک کە جێگای ژیان بێ نەک ئەوەی کە ڕاستڕەوەکان خەڵی پێوەبینن بیکەن بە زۆنگا و شەڕی ناوخۆ کێشمەکێشی میلی و قەومی و مەزهەبی و ئەنواع و ئەشکاڵ کێشەی تر کە هاتوانن لە بڵین زەڕاتخانەکانی خۆیان دەری بێن نەنوا ئەشکال شت بکەن بە کێشە و بیکەن بە مشکلە بۆ شەڕنانەوە من لەو بابەتەوە منی تاکی لەسەر چەند خاڵە بکەم یەکەم ئەوەی تۆ باست کرد ئەمە سیاسەتی لایەنی جۆرا و جۆری بۆژوازی و جریاناتی ڕاستی ئێران و درۆنی و ئەمە عینی واقعیەتی سیاسەتەکانە دروستە دەنەچێت دەرسێک کە بۆ کۆمەڵانی خەڵک بۆ کرێکار بۆ زەحمەتکێش بۆ ژنان بۆ لاوان بۆ نەسڵی تازە هاتووە مەیدانی سیاسەت ئەبێ بزانێ بەڵێ بزوتنەوە سیاسیەکان ئەجملە ئەم لایەنی جۆرا و جۆری بزوتنەوەی ڕاست ئەمەی ئەیڵێن و ئەمە ئەیکەن عینی سیاسەتەکەیانە ئەوەی سیاسەتەکەیان بە شەو ڕۆژێک چەندین تاکتیکی جۆرا و جۆری دێتە دەرێ ئەمڕۆ ئەتوانن لە کێشە و شەرابن دوو ڕۆژی تر ظاهرن ئەم لاولای یەکتری ماچکەن ئەمە عینی ئەو نەوعە سیاسەتە کارەسەدبارانەیە کە لە عێراق و ئێران و ئەفغانستان و ئەمە لە ساڵانێکی زۆر وەکو سیاست کردویانەوە بە کۆمەڵانی خەڵکیان فرۆشتۆ دایان سەپاندووە مەگەر هەر لە تەجربەی کوردستانی عێراق تەماشاکەی مەسعود بارزانی و تاڵبانی کەم ئەم لاولای سەدام حوسێنیان ماچە کرد وەختی خۆی و ئەچوون ظاهرەن لەگەڵ ئۆتۆنۆمی و لەسەر حکومی ذاتی مفاوزەیان لەگەڵەکردن خودی مستەفا بارزانی و ساڵی 70 تا 74 مەگەر لە سازش لەگەڵ دەوڵەتی کۆنەپەرستی بەعز لە عێراقا نەبووە یا قەدیمترەکەی تەماشاکە دەنەچێت بڵێ ئەمە عینی سیاسەتیانە منیش پێم وایە بەڵام ئەوەی ئەبێ هەواسی کۆمەڵانی خەڵکی بەلاوە بێ و فوکوسیان لەسەری بێ ئەو سیاسەتە چەند بێگانەیە بە قازانج و بەرژەوەندی ئەوە ئێمە تەماشایکەین ئەم خۆرۆشە جەماوریەی پێنجمانگی ڕابردوش کە هەرم کچان و ژنان و لاوان و کرێکاران و زەحمەتکێشان و خەڵکی گەڕەکەکان بەڕا ئەوەش جۆرێک لە سیاسەت بووە سیاسەتێکی ڕۆشن ڕادیکال شۆڕەجێرانە ئینسانی خواست بەو خواست و ویستانی کاتوە ئەوەش جۆرە لە سیاسەتە کە بە تەدریجی زیاتر لە بەرنامە و پرۆگرام و سیاست و ئەجملە پلاتفۆرمی ئەم حزب و ئەو حزبی چەپ و ڕادیکال و تەرەفداری ئینسانە خۆی نیشانەدا نمونەی هەرم منشوری بیز ڕێکخراوی سنفی و مەدەنی تۆ تەماشایەکەی چەندە ڕۆشنە چەندە لە فکری قازانج و بەرژەوەندی کرێکار و زەحمەتکێش و هەموو بەشی کۆمەڵانی زوڵم لەکراوی ئەو کۆمەلگایەدا و چەندە تەسویرێکی ڕۆشنیش حتا بۆ ئایندادا تازە وەکو لانی کەمی پێداویستیەکانی خۆی یا حەقخوازیەکانی خۆیان باسیەکەن بەڵێ لە بەرابەر ئەم سیاسەتی باڵەکانی جۆرا و جۆری ڕاستە لە کۆمەلگای ئێرانیشدا بەڵێ سیاسەتی بزوتنەوەی ڕادیکال و کرێکاری و ئازادیخواز و چەپ وجودی هەیە و ئەبێ بێتە مەیدان و
هەیە لە مەدانە ئەبێ وەکو ئالترناتی خۆی نیشاندا منیش دەنەچە من پێم وایە دەرسی دووەمێکە بێ لێ بگرین لە عین حاڵە سیاسەتانە سیاسەتی جەریاناتی ڕاست بێگانەیە بە قازانج و بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی ئێران و ئەگەر دەورانێک قسەیەکیژەوەیە بۆ ڕاگررتنی کولی مەدەنیەتی کۆمەلگای ئێران و حەواندنەوەی کۆمەڵانی خەڵک لەگەڵ یەکتری ئەوە نیشانەدا هەرم پەرەمبوونەی ئێستان لە داهاتووشە خۆی نیشانەدا هیچ باڵێکی بۆرژوازی ئێران نییە بتوانێت بە پلاتفۆرم و بەرنامەی خۆی کولی کۆمەلگای ئێران ڕابگرێت چونکی هەر کامیان ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبی ئێرانی کە ڕەزا پەهلێوی ئەوێ خۆی پێوە بناسێنێتەوە باوە گەورەکەی کە ڕەزا شا بوو لەسەر ئەساسیەوە دروست بوو ئەوە 100 ساڵ لەوە پێش بوو 100 ساڵ لەوە پێش بەشێکی بەخوایش بەڵام بەشی زۆرترەکەی بە زۆر و ملهوڕی و زۆرداری و لەشکەرکەشی عاقبەت بەشەکانی جۆرا و جۆری کۆمەڵانی خەڵکی ئێرانیان لەژێر دەسەڵاتێکی پڕ لە زەبروزەنگی دەورەی ڕەزاخان و دواتریش کوڕەکەی کە محەممەد ڕەزا بوو کۆ کردەوە ئێستا ناتوانێت ئێستا ئەو دەورە گۆڕاوە ئەو هەلو مەرجانە گۆڕاوە ئەو شەرایطی جەهانی و منتەقەیانە گۆڕاوە دەنسە تۆ تەماشای بەرنامە و پلاتفۆرمی ناسیۆنالیزمی سەراسەری ئێرانەکەی ئەو پلاتفۆرمەی نییە بەشی جۆراوجۆری خەڵک ئاگاداریت ئاوری ڕەحمان تقریبا دەقەیەک و شتێکمان ماوە ئەگەر دەنێتە کۆی کاتەوە فدرالیستەکانەکەەوە هەر لەسەر ئەساسی تەفرەقە و لێکجیاب بوونەوەیە کۆماری خواست هەر بەم شکڵەیە دەنەچە بەنەدەم دەرسی سێهەمێکەوەیە ئالتەرناتیوی ڕاست بڵێ ئەو پرۆگرامە و ئەو هێزا و ئەو ئیمکانەی نییە ئەوەی پێڵن عاقبەت کولی کۆمەڵانی خەڵک لێک هەڵپێچێ حتا بۆی ئەمنیەتیان پارێزێ ئەمێنە تۆ سەرارە و قسەی کە تۆ کردت چینێکەیە لە کۆمەلگای ئێرانە چینی کرێکارە ئەو چینی کرێکارە بزوتنەوەی کرێکاری خۆی هەیە ئەو بزوتنەوەی کاریگەریە بەڕاستی لەم 30 ساڵەیە بزوتنەوەیکی هەمیسە لە مەیدانا بووە بە تایبەت لە 19 ساڵی پێشوو یەکەمین بزوتنەوەی ساحەی سیاسی بووە ئێستا بە تەواو معنا نەیتوانیوە بێتە مەیدان چونکی سەرکوتی زۆری لەسەر بووە چونکی شەرایطی هەلو مەرجی ژیانی زۆر خراپ بووە چونکی لە ڕێکخراوی جەماوەری خۆی مەحروم بووە بەڵامەوە قەدەم بە قەدەم خەریکە دێتە مەیدان اتفاقاً چینی کرێکاری ئێران بە دەلیلی ئەوەی هیچ قازانج و بەرژەوەندێکی یەکەم لە چەوساندنەوە نییە لە زوڵم و زۆر نییە لە تەفرەقەش نییە لە دووبەرەکێش نییە ئەو بەدوای ئەوە نییە مەنافعی ملی ئەم یا ئەو ملت تەمینکە کرێکار بە دوای ئەوەیە منفعەت و قازانج و بەرژەوەندی خودی چینی کرێکار و هەموو بەژمەینەتانی کۆمەلگا تەمین بێ ئەوەی کە گۆشەیەکی زۆر چکۆلەی هەر لە منشوری بیزڕێکخراودا خۆی نیشانداوە و لە زۆر لە بەرنامە و پرۆگرامی حیزبە کرێکاری و چەپ و ڕادیکالەکانە بە تەواوەتی خۆی نیشانداوە بۆیە وایە بەڵە وایە ئەگەر لەسەر ئەوە بۆی بچین ئایندەی دوای جمهوری ئیسلامی ئازادی تیابێ ڕەفاهی تیابێ سەعادەتی تیابێ ئەمنیەتی تیابێ بەیەکەوە حەوانەی تیابێ هەمبەستگی کۆمەڵانی خەڵکی ئێرانی تیابێ بەڕاستی هەر ئالتەرناتیوی کرێکاری و ئازادی خوازانە و بەرابەری خوازانە ئەم بەشە هەموو هێزە چەپەکان چینی کرێکار مامۆستایان خوێندکاران ژنان و بەحاڵ هێزی چەپ و کۆمۆنیست و سۆسیالیستی و کۆمەلگایە ئەگرێتەوە پلاتفۆرم هەیە بەرنامە هەیە ئەبێ یەکگرتوویەکی زیاتر وەکو ئالتەرناتیو وەکو ڕاهبەری کۆمەلگا بێنە مەیدان ئەمە تەنیا ڕێگایەکە بۆ باشی دوای جمهوری ئیسلامی زۆر باشە ئەبێت تەواوی لێرەیە لەبەرەوەی کە سعاتێک بە هەر حاڵ زۆر چاکە ئەم باسا توانین درێژکەینەوە لە بەرنامەکانی داهاتووە ئەوەی کە قسە و باسی ورتر و قوڵتری لەسەر کرد چکە بەڕاستی باسێکە هێنەیە کە زۆری لەسەر وترە بۆ ئەوەی کە بەرنامەکانمان لە کاتی خۆیان بتوانێت تەواو بێ لێرە کۆتایی پێدێنین بە بینەرانمانەڵێن تا یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامەرانی تا نەپارێزین هەر بژن